سلااوتان لێبێت ئەمڕۆ هەشتمین ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزە. بابەتی سەوزە و میوە یەکێک لەو بابەتانەیە کە لە مانگی ڕەمەزان خواستێکی زۆری زیاتر بەراورد بە پێش مانگی ڕەمەزان لەسەر دەبێت. ئێستا من لە گومرجی سەوزە و میوەفرۆشی سۆرانم کە جۆرەها سەوزە و میوە لەم گومرگە هەیە، قەرەباڵغیەکیش تا ڕادەیەک بەدی ئەکرێت لە سەر نرخی سەوزە و میوە. من میوانێکم دەبێت کە ئەنجومەنی ئەم گومرگەیە. بەڕێز سەباح کەریم، کاک سەباح سلااوت لێبێت، ماندوو نەبی. ئەگەر بۆم باز بکەی نرخی سەوزە و میوە ئێستا چۆنە بەراورد بە پێش مانگی ڕەمەزان؟ بڵێ لە هەندێک بابەت هەیە ئێستانەکە بەخێر بێن سەرچاوم بوو ڕێ یەکەمین جار لە هەندێک بابەتی هەیە گران بوو، هەندێک بابەت هێرزانە بوو. نمونە تەماتە مەسەلەن پێشتر بە 1000 ڕوبع و 1500 ئەوانە بوو، ئێستا عالین هاتە 500 و خوار 500ش. هەندێک بابەتیش هەیە گرامە، مەسەلەن نمونە پیاز بە 500 بستا بوو تا 750. ئەجا لە میوەی ئەوە ناکرێت، بەڵام عنی وەچی یەکنیا ڕۆژە سعر بەرز و دابەزینی تێدایە. عمومەن سعرەکان عنی وەسەتن، باشن، خراپ نینە، بەڵام بازار و شتەکان خراپە لە بەعکمی ئەوەی خەڵک پارەی پێ نییە، معاشات نییە، ینی خەڵک معاناتی گەلەگە خراپە، زۆریش ینی خراپە. ئەمە بۆ نمونە کاسبیمە ئێستانەکە عالیە، ئەگەمە بەراورد بکەن لەگەر ساڵانی پێشتر 180 دابەزیە. 180 گەلک زۆرە، ینی ئەمە زۆر وەکو برێ مەمنونین بۆەوەی کە تەنها خۆمان ڕابگرین، ناتوانین خۆمان ڕابگرین. ینی هەموو توزارەکان هەموو ئەوانەی ینی کاسبکارن، ینی وەکو بری زۆرێک لە ئیفلیزیان پێوە دیارە، ینی بە کار و کاسبەکانیان. ئێستا گەر نرخی تەماتە بۆم باز بکەی، ئەو تەماتێ چۆنە گەر بێت تێرە کاک سەباح؟ ئەو کاسبی ئێستا ئەو تەماتەیە عالیان دەرەجەیەکە، ینی دەرەجەیەکە لە خوار 500 و هەمانەش بە 400 دیناری تۆزە کورترە. يعني لتاو مثلا لون من عفتك بيش أنا بر الرمضاني سعرك زور دابزيا بعكم وي عدود كان والله بوني دروازة كان كرايته بروي طماطي ده بل تيجي طماطة بربو مكاني ترى قربون باز بكي بون منا أما شوتيا بله إلا كان ملاك ما هذا كان يعني أوي كديت بالنسبة ميوي سطح عفتا هشتاي لإيراني وديتن استا تماشا دكي مثلا أو إيرانية، خيار إيرانية، طماطة إيرانية، خاص إيرانية، بياز إيرانية، بطاطا إيرانية، يعني أتوانم بريم أكثرية اشتكان إيرانيين وبس شي تركي وسوري ومصري شي تدا. باشا نرخي برتقالي إيراني ومصري وأنا ليرة لروي نرخ واستكم جوازية. والله جوازية برتقالي إيراني تامي خوشنية ما لو ترشا سعري لخواري لبدوري 500 برتقالي تركي مان هي مثلا برتقالي تركي مان هي ب 750 800 ناري، برتقالي مصري مان هي او كارتوني عاليا مشريها مصري كيلو ب 900 وبهزاريه بلان بعكم وي خوشتره وتامتره يعني شيرينتره لبو شربت ولبو كارتريا وشتي ولا خلص زياده بكاري بلي خواست سونا لسر كريني او بربومانه لمانج رمضان دبينين بدرجاي همو ميزكان رزقي زور هي يعني دبينري ليره اما خواسي لسر يعني برو كمبونوت بو خدا مزبر يعني كما مشتري كما يعني تور تماشا كيستاواني استادبيني 16 يعني اما بخوماني استعملنا استقال يعني انا كارو كاسبي خوم دو مشتري لك النيه او انا خوم انا مستافي خوم انا كاتب مثلا بخوم بايع فلوس شاركاني انت مشتري ما زور كما بوره برز خير بس اما انجمني گومرجی سۆران بوو لێرە قسەی بۆ زاری کرمانجی کرد باسی لە نرخەکانی هەم تەماتە و هەم ئەم بەروبوومانە کە باسی لەوە کرد بەراورد بە چەند ڕۆژی ڕابردوو نرخی تەماتە دابەزیوە. دوکاندارێکی ترم لێرەیە کە هاتوۆتە لای کاک سەباح هەندێ سەوزە و میوەی کڕیوە بۆ ئەوەی گفتوگۆ لەگەڵ ئەویش بکەم بزانم بازاڕی ئەوان لە دوکانەوە چۆنە. کاکە سڵاوت لێبێت، دوکان لە کام شوێن هەیە لە سۆران؟ من لا قرشي باختياري بازارتان چۆنە؟ بخوای بازارك بعام خرافة خراپیە کەی لەوەیە بە حکمی گرانی نرخە یان خەڵک قەرز نادا گرانی و ئەگەر نەبیتن بە هەر چەندە چاوی هەر گرانە معاناتی خەڵکی ئەوڕۆکە و هاالێ هاتێ بەهۆی نەدانی موچە و تاخیربوونی موچەی خەڵکەکە پارەی نییە. باوەڕ بکەی لە سبەینەوە یعنی هەتاوەکو سەعات 12 شەی 200,000 دیناری نافرۆشم مارکێتە باید 200,000 دیناری نافرۆشم ئەمن خەڵکەکە ئەوەی دێتن پارەی وێ نییە بە قەر دەبا ئەوش ئەگەر مەجبور بیتن شتی زەڕور نەبیتن ناباتن. ئەوە تقریبا ئەوە ئەوڕۆکە هەشتمین ڕۆژی ڕەمەزانەیە یەک سندوقە پرتەقالم بردیە باوەڕ بکەی هەشتا هەروەچی خۆی ینی سەرف نەبووە لەبەر ئەوەی خەڵکەکە پێی زەڕور نییە پارەی وێ نییە بەس ئەوێتن ڕۆژانە بژیتن بەس شتێکی زەڕور مەسەن نمونەوەکی تەماتە و
پیاز و ئەو شتانەکە ڕۆژانە بیانەوێتن بن. قەرزاری ئێوەش قەرزاری بازار نین تاکید گرفتن زۆر لەو دروست بە تازە دەگە ئەو برادەرێ باسمە کرد وەڵاهی زۆر مەقەرد هینایە لە بازاڕێ لە سبەینەوە خەڵکە چێشتوە تا 12 شەی شتی زەڕوری شەباتن ها ینی ئێستا 150 زیاتر دوکانێ من چۆل بووە نەتوانم شای بینم تێبکەمەوە لەبەرەوەی بەس یعنیمیش نەتوانم بارم گران بووە هەر بینم لە بازاڕی بە قەرز دە دوکانێ بکەم هەر بستە قەرزی سەر مانگان عینی گرفتم لە دروستە بیتەوە لەبەر ئەوەی کابرات 50 ڕۆژە معاشی وەرنەگرتیا باشە خۆ هەر دوکان نییە ئەوە نەخۆشیە ئەوە جلوبەرگە ئەوە مەکتەبە ئەوە کارەبایە ئەوە کرێخانیە سەرماگە کابرا 800 هزاریم قەردادێ 150 هزار لەم تۆ کەواتە ئەمیش هیچم بە هیچ نەکرد ئەرێوەڵە ڕێزی دەست خۆش بستێت گومرگی سەوزە و میوەفرۆشی سۆران یەکێکە لەو گومرگانە کە زۆربەی ئەو دوکاندارانەی سنووری دارەی سربەخۆی سۆران دێن لێرە ئەو بەروبوومانەی لە گومرگ هەن دەبەن و لەوێش لە دوکانەکان ساخیان دەکەنەوە یاخود لەسەر پیکابەکان پێشەوەی گفتوگۆ لەگەڵ کاک سەباح بکەم باسی لەوە کرد کە ئەو تەماتەی ئێستاوان لێرە دەیفرۆشن لەسەر ئەوان بە 650 دینارەوە وەستاوە ئەم تەماتەی کە لە دەستی منە بەڵام ئێستا لەبەرەوەی ئەوان لەگەڵ ڕۆژ مامەڵەکەن بۆ نمونە لە هەولێر نرخەکان چۆن گۆڕانکاریان بەسەردادێت بەرز ببنەوە یاخود کەم ببنەوە ئەوان دەبێت وەکو هەولێر سعرەکەی دابنرێت لەبەرەوەی ئێستا نرخی تەماتە لە پێش چاوی ئێمە بە 500 دینار بە خەڵکی دەفرۆش ئەمە بوو کۆی ئەو زانیاریانە لە گومرجی سەوزە و میوەفرۆشی سۆران کە یەکێکە لەو گومرگانەی بەروبوومێکی زۆری تێدایە زۆربەی ئەو کاڵانەش وە کاک سەباح گوتی لە وڵاتی ئێرانەوە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت و قسەم هەم لەگەڵ ئەنجومەنی ئەم گومرگە کرد هەمیش دوکاندار کە گلەی زۆریان هەبوو لەوەی کە خەڵک لە بێموچەیی ناتوانانی وەکو پێویست کەلوپەل بکرێت ئەگەر بشبینن گومرجی سەوزە و میوەفرۆشی لێرە لە سۆران بەراورد بە ڕۆژانی تر خەڵک هەیە بەڵام بەو شێوازە نییە دەبووە ئێستا جمەی باد بە لەبەرەوەی دوای نیوەڕۆیە دەبووە خەڵکێکی زیاتر ڕووی لەم گومرگە بکرد با بەڵێ ئەمە بوو کۆی ئەو دیمەن و ئەو گفتوگویانە لەگەڵ لە نێو گومرجی سەوزە و میوەفرۆشی سۆرە.